أعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أحمده وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم على سيدنا ونبينا وقائدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. سپاس و ستایش بۆ خوا جل جلاله کە ئێمە ئومەتی محەممەدین صلی الله عليه وسلم درود و ڕەحمەتی خوا بڕژێ بۆ سەر گیانی پاکی پێشەواکەمان حەزرەتی رەسوول الله و بۆ سەر گیانی هەموو کەسانی لە دنیادا شوێن ڕێبازی پێغەمبەر کەوتوون بۆ خۆشبەختبوونی دنیا و قیامەتیان. خۆشەویستانم لە وتاری ئەمڕۆدا دەچمە خزمەت بابەتێک بناو نیشانی دیفاع کردن لأصحابی پیغمبری خوا صلی الله علیه وسلم. براسی لم کردستان عزیز و خوشویستدا که منبعی دینداری و منبعی مامۆستای عمامە پاک و مێزەر پاکە، بەڵام دەبینین لێر و لەوێ تەوهین و تەشهیر و تەخوینی ئەصحابی پێغەمبەری خوا دەکرێت صلی الله علیه وسلم. بەداخەوە کۆمەڵێک لە ئەهلی مزگەوتیش بەشداری لەو کۆڕ و کۆبوونەوانە دەکەن کە لەوێدا تەشهیر بە سەحابەی پێغەمبەر دەکرێت و بوختانیان بۆ دەکرێت و هەروەها درۆیان بەدەمەوە دەکرێت و هەروەها جنێویان پێدەگوترێت. ئەمە لە ڕاستیدا ئێمە هەر کەسێک شیعەیە ئازادە، هەر کەسێک سوننەیە ئازادە، هەر کەسێک شویعیە عەلمانیە ئازادە. لە دنیادا هیچ کەسێک ڕێگەی لێ نەگیراوە، هیچ بەرنامەیەک هەڵدەگرێت یا هیچ پەیامێک هەڵدەگرێت ڕێگەی لێ نەگیراوە. بەڵام سنووری ئازادی من هەتا ئەو جێگایەیە کە زەرەر بە ئازادی جەنابت دەگەیەنێ. لەوێدا کۆتایی بە ئازادی من دێ. هەر کاتێک تەشهیر بە ئەصحابی پێغەمبەر کرا صلی الله علیه وسلم، ئەو ئازادیە هیچ دەورێکی نامێنێ، بۆیە دەبێت جواب بدرێتەوانێ. ئێوە بە پشتیوانی خوا قسەیەک ناکەین، خوا نەخواستە دڵی هیچ کەسێک پێی ناڕەحەت ببێت، چونکە ئێمە ئەوان نین. ئەوان بە نەزانی قسە دەکەن، بە غەڵەت قسە دەکەن، جنێ و دەڵێن، حیسابی شعوری مسلمانان ناکەن، حسابی شعوری ئەهلی سنە ناکەن. ئێمە وەکو ئەوان جوابیان نادەینەوە، بەڵام ئێمە باسی ئەصحابی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم، چۆن لە قورئانە خوا باسی کردوون و چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەصفی ئەصحابی خۆی کردووە. ئێمە ئاوا باسییان دەکەین. سەرەتا ئاەتێکەیە لە قورئانی پیرۆزە، بەیعەتێکەیە پێی دەگوترێت بەیعەتی ڕیضوان، لەژێر درەختێک کا بۆ ئەو درەختەش ناوی ڕیضوانی وەرگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچێ عەمرەیەک بکا لە مەکە، بەڵام ڕێگای لێ دەگرن. کاتێککە ڕێگای لێ دەگرن دانوستانێک دروست دەبێت لە بینی پێغەمبەر و مشریکینی قوڕەیشدا، کە ئەم دانوستانە دروست دەبێت پێش دانوستانەکە، پێش ئەوەی کە پێغەمبەری خوا دانوستان بکات لەگەڵ سوهەیلی عەمری کوڕی سوهەیلدا، حەزرەتی عوسمان دەنێرێ بۆ مەکە. کاتێک کە حەزرەتی عوسمان دەنێرێت جواب دێت، دەڵێن عوسمانیان شەهید کردووە لە مەکە، قوڕەیش عوسمانیان کوشتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژێر درەختەکەدا دەنیشێ دەفەرمێت چێ بەیعەتی مردنم پێدەدا. ئەمڕۆکانە ئەگەر ئەو هەواڵە ڕاست بێ و عوسمان شەهید کرابێ، هەتا وەکو تۆڵەی عوسمان بە تەواوی تێر و تەسەلی نەکەمەوە ناگەڕێمەوانێ. چێ بەیعەتی مردنم پێدەدا. 1400 دانە سەحابەی لە خزمەتا بووە، هەر هەموو سەحابەکان هاتوون یەک بە یەک بەیعەتیان بە پێغەمبەری خوا داوە، یەک بە یەک دەستیان خستووەتە ناو دەستی پێغەمبەری خواوە. ئێمەی پێغەمبەری خوا بۆ مردنیش لە خزمەتت داین، بڕۆ فەرموو چی دەکەی بیکە. ئێمە هەمومان بۆ مردنیش لە خزمەتت داین. پێغەمبەری خوا کۆتا جار دەفەرمێ عوسمان لێرە نییە، ئەگەر زیندوو بێ عوسمان، ئەو دەستە دەستی خۆمە و ئەم دەستەش دەستی عوسمانە، ئەوە لە باتی عوسمانیش بەیعەتم دا. خوای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە، لقد رضي الله عن الذين يبايعونك تحت الشجرة. خوا جل جلاله بعظمتی خۆی
ڕازی بوو لە هەموو ئەوانەی کە بەیعەتیان پێدای لە ژێر درەختەکەدا. لە ضمنی ئەو بەیعەتەدا ئەبوبەکری سیدیقی تێدایە، عومەری کوڕی خەتابی تێدایە، عەبدوڕەحمانی کوڕی عەوفی تێدایە، هەموو ئەو کەڵە سەحابیانەی تێدایە کە ئێستاکانە تەشهیریان پێدەکرێت، کە ئێستاکانە بە خراپ باسییان دەکرێت، کە ئێستاکانە جنێویان پێدەگوترێ و خەڵکی مسلمانیش گوێیان بۆ ڕادەگرێت و ئەشهەدو بیللایان بۆ دەکێشێ. ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە. هەر کۆڕوکۆبوونەوەیەک جنێوی تێدا گوترا بە ئەسحابی پێغەمبەری خوا، واجبە لەسەرت ئەو کۆڕوکۆبوونەوەیە بەجێهێڵی، واجبە لەسەرت بەتاڵی کەی ئەو مەجلیسە، بۆ ئەوەی کابرا حیای بچێ، بۆ ئەوەی کابرا جارێکی تر جورئەتی ئەوە نەکا هجوم کاتە سەر ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە نەسی ئاەتی قورئان لەقەد دوو جاران لامەکە لامی تەئکیدە، قەد ئەداتی تەئکیدە، خوا جەل جەلالوه دوو جار تەئکید دەکاتەوە. لەقەد ڕەضی الله بتأكيد أم جارشيان بتأكيد أي محمد خوار رازي بولا هم أواني كنجر أم درختدا بيعتيان بتودا أم هم الصحابة برزي لخزمة أبو بيغمبري خواه صلى الله عليه وسلم. باسی خاتو عایشە دەکەن الأعياذ بالله دەڵێن عایشە داوێن پیسی کردووە. دەزانێ بە مخالفەی ئاەتی قورئانە خوا جەل جەلالوه لە قورئانە لە ئاەتێکی سەربەخۆدا دەفەرمێ پاکەکان شایستەی ئەوە زەواج لەگەڵ پاکەکاندا بکەن، پیسەکانی شایستەی ئەوە زەواج لەگەڵ پیسەکاندا بکەن. خاتو عایشە خێزانی پێغەمبەری خوانیە صلی الله عليه وسلم، با خێزانی پێغەمبەری خوایە. لە پێغەمبەریان پرسی ئەی پێغەمبەری خوا لە ئافرەتاندا چێت لە هەموو ئافرەتێک خۆشتر دەوێ؟ فەرمووی عایشەم لە هەموو ئافرەتێک خۆشتر دەوێ. تیان ئەی لە پیاواندا فەرمووی باوکی عایشەم لە هەموو پیاوێک خۆشتر دەوێ، باوکی عایشەم لە هەموو پیاوێک خۆشتر دەوێ. کەواتە خاتو عایشە خێزانی پێغەمبەری خوا بووە. خوا جەل جەلالوه دەفەرمێ پاک شایستەی پاکە. ئەی پێغەمبەر پاک نییە، کەواتە دەبێ خاتو عایشەش پاک بێ. پیس شایستەی پیسە. پێغەمبەری خوا پیسە؟ العیاذ بالله نەخیر، پێغەمبەری خوا پاکە. کەواتە ئەم ئاەتە هەموو بوختانەکانی ئەوان هەڵدەوەشێنێتەوانێ. ئەمە ناڕاستە و خۆ جنێوگوتنە بە پێغەمبەری خوا. کاتێک کە دەڵێ خاتو عایشە پیسە یعنی پێغەمبەری خواش العیاذ بالله پیسە. بۆی ئاگاداری خۆت بە عەزیزەکەم ئەم شتانە بەگوێتان نەچێ و هەروە نەچیتە کۆڕ و مەجلیسێک کە ئەم شتانەی تێدا دەگوترێ و ئەم قسانەی تێدا دەکرێت. خوا جل جلاله لقرآن لدى آيات زياتري نابت خوار نسر براءة خاتو عائشة إن الذين جاءوا بالإفك عصبة منكم أهل يراد أصبحك بوكوتاي لكوتاي دا زياتر لدى آيات داد بزيرة خواره وكخاتو عائشة باك وهيش كيش خرابي نكدو أنجام نداوة بوچون كخوا جل جلاله بو دفاعي ليش خزاني كي پیغمبر نكدو لقرآن خوا جل جلاله دزانه لآخر زمانه كومال خلقانك پیدا دبن توهيني خاتو عائشة دكن قسەی نابەجێ پێدەڵێن، تەشهیری پێدەکەن، تەخوینی دەکەن، جنێوی پێدەڵێن بۆ ئەوەی بە نەسی ئاەتی قورئان ڕەت بدرێنەوانە ئەو کەسانە، دەمکوت بکرێن ئەو کەسانە کە قسەی خراپ بە خاتو عایشە دەڵێن. ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیمانی من لە ئیمانی هەموو ئومەتەکەم قورسترە، لە ئیمانی ئەبوو بەکریش قورسترە، بەڵام لە دوای من ئیمانی هەموو ئومەتەکەم بخەیتە تای تەرازوویەکەوە، ئیمانی ئەبوو بەکر بەتەنها بخەیتە تای تەرازوویەکەوە لای ئەبوو بەکر قورسترە. واتە بە قەدەر 1.5 ملیار مسلمان هەیە ئێستاکانە، خوا دەزانێت چەندی دیکەش ڕۆیشتۆ چەندی دیکەش دێ، بە قەدەر هەر هەموو مسلمانان بە شایدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمانی بە قووەت و بەهێزە. یاری غاری پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبوو بەکر فەرمووی من کۆچ دەکەم لەگەڵ عومەر و ئەوانەدا، فەرمووی سەبرت هەبێ بەڵکم خوا ڕەفیقێکت بۆ بنێرە کە دڵت پێی بگەشێتەوانێ، چاوت پێی ڕۆشن ببێتەوانێ. دەفەرمووی ئەگەر پێغەمبەری خوا ئەم قسەی کرد زانیم ئەم ڕەفیقە خۆیەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نیوەڕۆیەکە هات بۆ لای ئەبوو بەکر وتی یا ئەبوو بەکر حازر بە ئەمڕۆکانە سەفەر دەکەی من و تۆ بەیەکەوە کۆچ دەکەین بۆ مەدینە. خاتو عایشە دەفەرمێ ئەبوو بەکر دەستی کرد بە گریان، هەتا ئەو ڕۆژە نەمبینی بوو خەڵکێک هەبێت لە خۆشیدا بگریا. ئەو ڕۆژە بینیم ئەبوو بەکر لە خۆشیدا دەگریا کە دەبێتە هاوڕێی سەفەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوا ئاەتی دابەزان دەخوارد لەسەریان ئیلا تەنسوروه فقد نەسەڕەه الله، بەخوا ئەگەر ئێوەش دینی خوا سەر نەخەن خوا بە خۆی دینەکەی خۆی سەردەخا.
إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه. دزاني لتفسير شيعة كان جدا من تفسير آيات الله قراءتي دم جلد للاما لتفسير شيعة كان جدا دل أو بياوي لخزمتي بيغمبر أبو بكر الصديق بو. لتفسير شيعة كان جدا دل أو آفرتي كث زياتر لدعا لسورة نوري لسردا بزي بو براعة خاتو عايشة بو اوانش او جرأتها بخوان نداوة التشير بخاتو عايشة كان هندق لعلمان ولمفسرين كانيان لكومالك لتفسير كان هذا اواتوا خوانا فرمي اگر ايوش ديني خواه سردخا خواه بخوي ديني خوي سردخا اذا اخرجه الذين كفروا ثاني اثنين اذ هما في الغار كاتك كافر كان دريان كردن دو كذبون لناو غار كدا لناو اشكوت كدا اذ يقول لصاحبه لا تحزن ان الله معنا بتسنية وتويتي خواه جل جلاله فرموی پیغمبری خواه به هاوڕێیەکەی فرمو دڵتەنگ مەبە خوا لەگەڵ ئێمەدایە لەگەڵ منیشدایە لەگەڵ تۆشدایە خوای گەورە دەفەرمێ فأنزل الله سكينته عليه خوا جل جلاله ئارامی خۆی دابەزان بۆ سەر دڵی ئەبوو بەکر بەنەسی ئاەتی قورئان ئارامی خۆی دابەزاندە سەر دڵی ئەبوو بەکر خوا جل جلاله وەصفی کەسێک بکا چی کەسێک دەبێت جورئەتی ئەوە بکات تەشهیری پێ بکە پێی بڵێ بێئیمانە پێی بڵێ مرتەدە پێی بڵێ منافیقە ئەو قسانە زۆر خەتەرن تۆی مسلمان نابێت لەو کۆڕ و مەجلیسانەدا دابنیشی لەو کۆڕ و مەجلیسانەدا دابنیشی خوا پەناماندا ئیمانت سفر دەبێتەوانێ بێ ئاگاداری ئیمانەکەی خۆت بێ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مژدەی بەهەشتی پێدا فەرمووی عومەر یەکێکە لەو دە کەسانەی کە دەچێتە بەهەشتەوە ئەوە مژدەی بەهەشت جارێکی تریش لە ژێر درەختی ڕیزواندا خوا جەل جەلاله وەکو عەرزم کردن ئاەتی لەسەر دابەزاند و لەسەر عومەری کوڕی خەتاب پێغەمبەر صلی الله علیه و سەلەم شاهیدی بۆ دەدا فەرمووی لەناو هەموو ئومەتێکا کۆمەڵە پیاوێکن قسە لە غەیب دەکەن واتە فیراسەتیان بە قووەتە شت دەخوێننەوە ئایندە دەخوێننەوانێ فەرمووی ئەگەر لەناو ئومەتی مندا کەسێک هەبێ ئایندە بخوێنێتەوانە عومەری کوڕی خەتابە کەسێک هەبێ ئایندە بخوێنێتەوە عومەری کوڕی خەتابە تماشاك أمام مجدي پیغمبری خواه صلى الله عليه وسلم عمری کوڕی خەتاب فەرمووی الحمد لله سپاسی خوا دەکەم لە سێ جێگایان ئاەت لەسەر قسەی من دابەزیوەتە خوارەوە لە سێ جێگایان ئاەت بۆ پشتڕاستکردنەوەی قسەی من دابەزیوەتە خوارەوە یەکێک لەو جێگایانە ئوساڕای بەدر حەزەتی عومەر هاتە خزمەت پێغەمبەری خوا یا رسول الله ئەم ئەسیرانە ئیزن مەدەوە با نەڕۆنەوانێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی بۆ فەرمووی ئەمانە ساڵی ئایندە جەیشێکی بە قووەتر دروست دەکەن جارێکی تر دێنەوە سەرمان فعلا واش بوو ساڵی ئایندە لە جەنگی ئوحودا جەیشێکی بە قووەتریان دروست کرد هاتنەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە مەدینە خوا ئاەتی ناردە خوارەوە فەرمووی ئەی محەممەد دەبوو یایە بە قسەی عومەرت بکردایە دەبوایە قسەکەی عومەر تەطبیق بکەی ئەمانە ئیزن نەدەیتەوە نەیەڵی بڕۆنەوە بۆ وڵاتی خۆیان بە سەلامەتی بۆ ئەوەی جارێکی تر پیلانی غەڵەن لە دژت نەجێڕن ئەمە یەکێک لەو شوێنانەی کە ئاەت هاتوۆتە خوارەوە لەسەر پێشنیاری حەزرەتی عومەر حەزرەتی عومەر فەرمووی لە جێگایەکی تر ئاەت هاتە خوار لەسەر پێشنیاری من کوێ بۆ ئەو جێگایە فەرمووی پێغەمبەری خوا بە خێزانەکانت بەدا پەردە بگرنەوانێ بۆ چونکە ئێستاکانە وڵات خراپ بووە خەڵکی غەوارە دێتە ناومانەوە ئەم خەڵکە لەوانەیە نەفسی پیس بێ حیسابی ئەوە نەکا کە تۆ پێغەمبەری و ئەمانە خێزانی تۆن خوای پەروەردگار یەکسەر ئاەتی حیجابی ناردە خوارەوانێ فەرمووی یا محەممەد ڕاست دەکا عومەر دەبێ بە قسەی عومەر بکەی دەبێ خێزانەکانت لە پشتی پەردەوە قسە لەگەڵ خەڵکی بێگانەدا بکەن تماشاك أما عمري كري خطابة خوا جل جلاله آيات دنيرة خواروا لسر أويك عمري كري خطاب رازدك دبي خزانة كاني تو لبشتي پرده وقسا لقل خلقاب كان حضرت عمر هاد فرموي لما قام إبراهيم داي پیغمبري خوا بادور كعد نيوش بكين خوا جل جلاله يكسر آياتي نار دخواروا فرموي يا رسول الله عمر رازدك واتخذوا من مقام إبراهيم مصلى أم شوني إبراهيم بكنا جاي دور كعد نيوجاني كذا شنو حج عمره لمقام إبراهيم دور كعد نيوج دكن دزاني لسر بيجنياري كيبو لسر بيجنياري عمر كل خطاب بو خواي پروردگار يكسر آياتي دابزان فرمي عمر رازدك تخوا كسك شاهدي خواي لسر بيده به إنسان تشيري بيبكا دبيت جنيوي بيبله دبيت تخميني بيبكا هو غلطي چي زور گوري عزيزانم
ئێمە وعدمان داوە قسەی زبر و ناشرین بەرامبەر بە هیچ کەسێک نەکەین لەلایەنەش دەتوانین وەکو ئەوان قسە بکەین دەتوانین وەکو خۆیان ڕەتیان بدەینەوانێ لێشیان ناترسین چیشیان لە دەست دێ بابیکەن بەڵام ئێمە خۆمان دانەبەزێنین ئەو ئاستا قسەی ناشرینیان پێ بڵین و قسەی ناشرین بکەین لە بەرامبەریاندا عثمان کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە دژایەتی شیعە زیاتر لەگەڵ چوار شەخسەیە عایشە ئەبوو بەکر عمر عثمان لەگەڵ چوار شەخسە مبارەکەیە عثمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دوو جار هاوسەرگیری لەگەڵ کچەکانی پێغەمبەری خوادا کردووە دوو جار کچی پێغەمبەری دراوەتێ وەفاتی کردووە پێغەمبەر کچەکەی تری پێشکەش کردووە فەرمیان یا ڕەسوڵ الله ئەمە دەبێ فەرمی ئەگەر 100 دانە کچم هەبێ یەک لە دوای یەک بمرن هەموویان دەدەم بە عوسمان 100 دانە کچم هەبێ یەک لە دوای یەک بمرن لە لای عوسمان هەموویان دەدەم بە عوسمان ئەوە فەزڵی عوسمانی کوڕی عەفانە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاهدی بۆ دەدا پێغەمبەری خوا فەرمووی چێ بیری ڕووما دەکڕێ فەلەه الجەنە دەچێتە بەهەشتەوە عوسمانی کوڕی عەفان فەرمووی من دەیکڕم پارەکەی دەرێنا بە 1000 سکەی زێر بیری ڕوومەی کڕی فەرمووی چێ جەیشی عوسرە تەیار دەکا دەچێتە بەهەشتەوە حەزرەتی عوسمان 1000 دانە وشتری بەبارەوە کرد بە دیاری بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی جێشی عوسرەی پێ تەیار کە پێغەمبەری خوا فەرمووی فەلەکە الجەنە تۆ دەچیتە بەهەشتەوە پێغەمبەری خوا شاهیدی لەوەی زیاتریشی بۆ دا فەرمووی لەمڕۆ بەدواوە هەر کارێک بکەی خوا گەورە عیتابت لێ ناگرێ ئەگەر غەڵەتیش بێ ئەوە شاهدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ عوسمانی کوڕی عەفان عوسمان ئەم پیاوە گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو مبارەشی خۆی بەو گەورەی و عەزەمەتەی خۆیەوە کە خوا جەل جەلاله ناوی پێغەمبەری لەگەڵ ناوی خۆی داهێناوە ناوی پێغەمبەری لەگەڵ ناوی خۆی داهێناوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی شەرم لە عوسمان دەکەم بۆ چونکە هەرچی مەلایکەت هەیە شەرمی لێ دەکا هەرچی مەلایکەت هەیە لە ئەرز و ئاسمانە شەرم لە عوسمانەکە عوسمانی کوڕی عەفان یەکێک لە موهیمەکانی ئەوەیە فەرموویەتی تا ئێستاکانە دەستی ڕاستم بۆ شتی خراپ درێژ نەکردووە ئەو شتانەی کە پیسن نابێت دەستی ڕاستیان بۆ درێژ کرێ جاری وایە ئێمە بە دەستی ڕاست ناخۆینەوە بە دەستی چەپ دەخۆینەوە جاری وایە کابرا بە دەستی ڕاست خۆی خاوێن دەکاتەوانێ بە دەستی چەپ خۆی خاوێن ناکاتەوە عوسمانی کوڕی عەفان دەفەرمێت لە ژیانی خۆمدا دەستی چەپم دەستی ڕاستم بۆ شتانە بەکار نەهێناوە لە ژیانی خۆمدا نەمهێشتووە هیچ کەسێک هیچ جێگایەکی من بەڕووتی ببینێ ئەوە گەورەیە بۆ عوسمانی کوڕی عەفان کە پێغەمبەری خوا شاهیدی بۆ دەدا دەفەرمێ لەبەر ئەم هۆکارانە من شەرم لە عوسمان دەکەم ئەبوو بەکر هاتە ژوورەوە پێغەمبەر هەڵنەستا عومەر هاتە ژوورەوە پێغەمبەر هەڵنەستا هەردووکیشیان خەزووری بوون عوسمان زاوای بوو هاتە ژوورەوە پێغەمبەری خوا یەکسەر خۆی کۆ کردەوانەوە لەبەری هەستا وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ فەرمی بۆ شەرم لە کەسێک نەکەم کە مەلایکەتی خوا شەرمی لێ دەکا دەربارەی عومەری کوڕی خەتاب فەرمی ئەی عومەری کوڕی خەتاب تۆ بە هەر دۆڵشی وەکا بڕۆی شەیتان ناوێرە بۆ دۆڵشی وەدابێ شەیتان لە عومەری کوڕی خەتاب ترساوە شەیتان بە شەیتانی خۆی کە حیساب بۆ هیچ کەسێک ناکا لە عومەری کوڕی خەتاب ترساوە شەرمی لێ کردووە پێغەمبەری خوا فەرمووی بە هیچ شوێنێکان نایە و بە هیچ شوێنێکا گوزەر ناکە کە تۆ لی ڕاوەستابی تۆ لی دانیشتبی هەر بەعام دەربارەی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا دەفەرمێ خوا جاری وایە ئێمە کە شتێک بە کەسێک دەڵێن تخوا ئەم کارە بکە بیکە خاتری خوا ئەم کارە بکە پێغەمبەری خوا فەرمی الله بیکەنە خاتری خوا ئاگاتان لە ئەسحابی من بێ هیچ کەسێک قسەی ناشرینیان بەرامبەر نەکا هیچ کەسێک درۆیان بەدەمەوە هەڵ نەبەستێ وتیانی پێغەمبەری خوا بۆ ئاوا خوامان بەگژدا دەکەی کە کەس قسەی ناشرین بەرامبەر بە ئەسحاب نەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی واللهی هەر یەکێک لە ئێوە لە دوای ئەسحابی منەوە ئەگەر پڕاو پڕی دۆڵێک زێر ببەخشێ بەقەدەر لۆچەگەنمێکی ئەوان خێری ناگاتێ چونکە تۆ ئەو دۆڵەت زێڕەت دەزانم بەبێ عەرەقە پەیا کردووە بە ئاسانی دەستت کەوتووە ترانزیەتێکت کردووە بە یەک جار 500 دەفتەرت قازانج کردووە مقاولاتێکت کردووە بە یەک جار 1000 دەفتەرت لێ قازانج کردووە بەبێ عەرەق پەیدات کردووە بەڵام دەزانی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نانیان چۆن پەیدا دەکرد بە کولەمەرجی بە عەرەق ڕشتن بە ماندووبوون بە ئەمە نانیان پەیدا دەکرد بە خەتەریاتی ڕێگا بە ئەمە نانیان پەیدا دەکرد خۆ کاتەوەکو ئێستا نەبوو لە ئەمریکا یەک مەسەج بنێرە یەکسەر دەگاتە ئێرەکانە ئەگە پێغەمبەری خوا بیویستا نامەیەک بنێرە بۆ پادشایەک دەبوو ئەسحابەیەک بە وڵاخە بەرزەیەکەوە تیار کات دوو دانەمانجی پێ دەچێت تا دەچێتە ڕۆم تا دەچێتە ناو فارس نامەیەکی بۆ بنێرە بۆ پاشایەکە
ئێساکانەوانێ نامەیەک دەنێری بەیەک چرکە دەگاتە جێگای خۆی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ئێوە پڕاپڕی دۆڵێک زێر ببەخشن بەقەدەر لێچە گەنمێکی ئەوان خێرتان ناگاتەیانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەو ئەستێرانەی لە ئاسمانن ئەمینداری ئاسمانن من ئەمینداری ئەو ئومەتەم ئەم ئەسحابانەی من ئەمینداری ئەم پەیامی ئیسلامن ئێمە ئیسلامەمان لە چێوە پێگەیشتووە لە ئەسحابی پێغەمبەری خوا پێمان گەیشتووە صلی الله علیه و سلم